دوای زیاتر لە 20 ساڵ ئەوەی کە هەندەرانی تۆپی پێ چاوەڕێیان نەدەکرد، میسی و کریستیانۆ ناویان لە ناو بەربژێرانی خەڵاتی باڵۆندۆر نییە. لە ساڵی 2003 تاوەکو ئێستا بەردەوام میسی و کریستیانۆ چێبڕچێیان بوو لەسەر بەدەستهێنانی خەڵاتی باڵۆندۆر. بەڵام دوای 20 ساڵ ئیدی ئەو دوو ئەفسانەیە نابینینەوە لەسەر ئەو ستەیجا. ئێستاکە بەربژێرەکانی باڵۆندۆر ڤینیسیۆس و بێلینگهام و ممباپێ و هالاند و یامین لاماڵ و دانی ئۆمە و کارڤەخاڵ و کۆمەڵێک یاریزانن کە هالاند و ڤینیسیۆس و ممباپێ ئەو کاتێک کە 2003 میسی و کریستیانۆ ناویان بەربژێر بوو بۆ خەڵاتی باڵۆندۆر، ئەوانە تەمەنیان 2 ساڵ و 3 ساڵ بوو. یامین لاماڵ هەر لەدایک نەبوو. بەڵام ئیدی سەر ستێجی باڵۆندۆر بۆ دوو جەمسەرەکەی تۆپی پێ کۆتایی هاتووە. ڤینیسیۆس بەهۆی ئەو ئاستە بەرزێکەوە پێشکەشی کرد لە چامپیۆنز لیگ و لە خولی لالیگا و هەروەها باشترین لاوی کوپا ئەمریکا و هەروەها کۆمەڵێک خەڵاتی تاکە کەسی بەربژێری یەکەمە بۆ بەدەستهێنانی خەڵاتی باڵۆندۆر.